دیارە ئەم شەو بوومەلەرزە بە 5.1 پلا بە پێوەری ڕێختەر سلێمانی و هەڵەبجە و چەند ناوچێکی دیکەی هەرێمی کوردستانی هەژان لە مەشتر سودەڵاوەکەی لای هاوڵاتیان دروست کرد. دەپرسین ئەم بوومەلەرزانە کاریگەری چی دروست دەکات و بە تایبەتر لەسەر خاک لەسەر بینا و باڵەخانەکان و بە دیاریکراوی گێشە جیۆتەکنیکیەکان بە کاریگەری بوومەلەرزە لەسەر پرۆژە ئەندازیاریەکان چی دەبێت. تایبەت بەم بابەتە میوانداری زۆر بەڕێز کرێکار حەمەغەریب بێدەری مامۆستای زانکۆمان کردو کە لە ستۆری بەیانی پرسانی نوێژمیانە کاک کرێکار سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی زۆر سپاس زۆر سپاس. ئەگەر بە دیاریکراوی بابەتەکە بوومەلەرزە بێت و ئەم شۆجارێکی دیکە بوومەلەرزە یاخود با بڵێن بە پێوەری جیاجیا لە هەرێمی کوردستان دەدات و ئەم شەویش بوومەلەرزەیەکی دیکە سلێمانی و چەند ناوچەیەکی دیکەی هەستی پێکرا و ترس و دڵاوکێشی لای هاوڵاتیان دروست کرد. ئەمە چ کاریگەریەک بەجێ دەهێڵێت لەسەر پرۆژە ئەندازیاریەکان لەسەر خاک؟ طبعا زەوی لەرزە ئەگەر بێت و باسێک لە هۆکار و چۆنێتی دروستبوونی بکەین ئەبێ بگەڕێنەوە بۆ توێکاری چینەکانی زەوی کە لە چی پێکاتونە زەوی بە شوەیەکی گشتی بە نمونەی هێلکە لە سێ چین پێکاتوە چینی کرۆک چینی کرۆکە ناوکە و چینی ناوک پۆش کە منتڵە و چینی توێکڵی زەوی کە پێوترێت کراست. طبعا هەر یەکی لەمانە ئەستوری و پلەی گەرمی جیاوازیان هەیە. پلەی گەرمی ئەو چینی کە لە ژێر چینی توێکڵی زەویەوەیە نزیک 3000 پلەی سیلیزیە بە بەردەوام لە پلەیەکی گەرمی بەرزایە و بەردەوام لە قوڵداندایە تەبەقەکان بە شێوەیەکی گشتی توانی بڵێن لە دۆخێکی شلیایە لەو ناوچەیە. بۆی ئەمە کاریگەری لەسەر جوڵانی ئەو توێکڵی زەویە دروستەکات. توێکڵی زەوی وەکو کاسەی سەر لە چەند پارچەیەک پێکاتوە چۆن کاسی سەر لە حوت باڵین پارچە ئێسک پێکاتوە بە هەمان شێوەش لە حوت پارچە پلێتی گەورە پێکاتوە و لەگەڵ کۆمەڵێک پلێتی بچووکە. ئەم پلێتانە بە کاریگەری ئەو لە ڕووی زانستی زەویناسیەوە بە کاریگەری ئەو قوڵدانی کە ئەو تەبەقەی کە لە ژێرێت کە پێوتێ منتڵ ئەکەونە جوڵە وەکو ئەوی کەوا با بڵێن تەبەتۆرێک یاخود بۆنە پارچە تەختەیەک لە ناو ئاوێکا بێ ئاوەکە بکوڵێت چۆن قوڵتە دەدا و ئەری جوڵێنێ بە هەمان مەفهوم بە هەمان کەنسپت ئەم پلەیتانە ئەجوڵێن وەکرێت با بڵێن کاریگەری دەرەکیش هەبێ وەکو کشانی ماگوۆی کەوا با بڵێن فەرگناسەکان باوەڕیان پێیەتی بەڵام لە ڕووی زانستی زەویناسیەوە هۆکاری جوڵانەکەی بریتە لەو بەریەکەوتنەیەکەوە هەیە بەهۆی جوڵەی تەبەقەکانی ژێرتری کە پێوترێت منتڵ و جوڵەی تەبەقەکانیش بە سێ شێوەیەکیان لێکجیابوونیوە کە دایڤەرجنتی پێوترێت شێوەیەکیان بەریەکەوتنە کە کەنڤێرجنتی پێوترێت و شێوەیەکیان لێکترازانە بەم شێوەیە کە ترانسفۆرمی پێوترێت. ئەمە شێوازی دروستبوونی تەبەقەکانی با بڵێن دروستبوونی زەوی لەرزەیە بە هۆکاری جوڵانی تەبەقەکان. طبعا کە زەوی لەرزە دروست ئەبێت کۆمەڵێک پێوەری هەیە بۆ پێوانی یەکی لە پێوەرانە چۆن دەستنیشان دەکرێت؟ بەڵێ یەکی لە پێوەرەکان بریتە لە پێوەری ڕێختەر. پێوەری ڕێختەر چییە؟ بریتە لە پێناسەی مەگنیتیود بۆ با بڵێن کە ڕێختەر زانایەکی ئەمریکی کردوێتی بریتە لە size is the size of the earth کردواتە بریتە لە قەبارە و بڕی زەوی لەرزەکە. من لەوێ لێرە ئەمە یەک شتێک ڕاست بکەمەوە کە پێشتر زۆر بە ڕەنگە بەهڵە بەرگوێمان کەوت بێت. ئەویش بریتە لەوەی کەوا زەوی لەرزە کاتێک کە ڕوو ئەدات لە ناوچەیەک کاتێک کەڵێن پلەی ڕێختەرەکەی بۆ نمونە حوتە بزات ئەو شوێنە پلەی ڕێختەرەکەی کە حوتە یەک جارە و یەک زەمی لەرزە ڕوویداوە یەک پلەی هەیە واتە کە بۆ نمونە لە ناوچەی سەرپێڵ زەها و پلەیەک ڕوویداوە زەوی لەرزەیەک ڕوویداوە بە پلەی 6.5 بڵێن لە سلێمانی پلەکەی نابێ بە 5 پلەکەی نابێ بە 4 ئەو مەفهومێک کە تا ئێستا هاتووە کە پلەکەی کەمەکە پلەکەی کەم ناکە یەک پلەی هەیە ئەوەی کە کەمەکە بریتێ لە شیدەتەکەی لە ئینتێنسیتیەکەی چونکە لێرە پێناسەی شدت لەگەڵ پێناسەی جیاوازە ئەگەر نمونەی گڵۆپێک بینەوە برادران بۆمان بگوازنەوە گڵۆپێک قەبارەکەی دیاریکراوە وزەکەی بۆ نمونە 100 واتە دیاریکراوە ئەم گڵۆپە لە شوێنی خۆی ڕووناکیەکی زۆر ئەدا چەند مەترێک بۆ دواتر ڕووناکی کەمتر ئەبێتەوە و چەند مەترێک ئەولاتر سیرەکەی ڕووناکەی بڕی ڕووناکیەکە کەمە بێتەوە بەڵام قووەتەکەی وەکو وزە قووەتەکەی ناگۆڕێ و قەبارەی گڵۆپەکە ناگۆڕێت. نمونەیەکتر بێنینەوە بۆ نە تۆپێک کە کەسێک لە یاریزانێک شوتێکی لێدا لە کاتی شوت لێدانەکە بە هێزێک بە تینێک ئەڕوات تاکو ئەڕوا ئەوەی کەوا خۆی خاوە بێتەوە تۆپەکە لە شوێنێک ئەوەستەیە بەڵام قەبارەی تۆپەکە نەگۆڕاوە هەر هەمان تۆپە هەمان بڕوو هەمان پلەیە واتە لە ڕووی زانستی سایزمۆلۆجیەوە پلەی ڕێختەر بۆ زەوی لەرزەیەک یەک پلێ لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر ناگۆڕێت بۆی مەفهومەکە بەڕاستی بڕوا بەڵام ئینتێنسیتیەکەی شیدەتەکەی لە شوێنێک و بۆ شوێنێکتر ئەگۆڕێت واتە بۆ نمونە زەوی لەرزەیەک لە ناوچەی سەرپێڵی زەها و ڕوویداوە یاخود ناوچەی پێنجێن و هەڵەبجە ئەم شەو ڕوویداوە
کاریگەریەکەی و قووەت و شیدەتەکەی سەبارەت بە سلێمانی کەمی کردووە بۆیە کاریگەرەکانی کەمتر بوونەتەوە. ئەمە سەبارەت بە پیاوانەکردنەوە شێوازی پیاوانەکردنەکەشی تەمان لە ڕێگەی ئامێری سایزمۆگرافەوە کە لە ساڵی 1970 یەکەم سایزمۆگرافی مۆدێرن دروست کراوە لەلایەن زانایەکی بەریتانی جۆن میلنەوە و دواتر ئەمە زیاتر کۆمپیوتەرایز کراوە. ئێستامە ئەگەر کات هەبێ باسی شێوازی پیاوانکردەکەین بۆ تێبگەینەوەیکەوە چۆن ئەپێورێت. هەر سایزمۆگرافی ئەگەر برادران بۆمان بگوازنەوە کاتێکە زەوی لەرزە لە ناوچەیەکە ڕوئەدات پێویستە لانی کەم سێ ئامێری داتای سێ ئامێری سایزمۆگراف وەربگرین بۆی بزات چقی زەوی لەرزەکە دیاری بکەین واتە بە یەک ئامێر دیاری ناکرێت. کاتێک داتایەکی زەوی لەرزە بۆ نمونە لە ڕێی ئامێرێکی سایزمۆگرافەوە ئەخوێندرێتەوە خێرایەکەی بۆ ئەچێت و کاتەکەی بۆ ئەچێت لە ڕێگەی خێرایی و کاتەکەیەوە ئەمە ئەتوانین شوێنە چاقەکەی بە شێوەیەکی بازنەی دیاری بکەین. ئەگەر بێت و برادران بۆمان بگوازنەوە وێنەیە لە قسەی لەسەر بکەین. بۆ نمونە ئەی و بی و سیمان هەیە. ئەی گریمان جیهازێکە لە شاری هەولێرە، بی لە گریمان لە بەغدایە، سی لە تارانە. ئەی بەپێی ئەو داتایی کە پێی گەیشتووە بازنەی بە دەوری خۆیان کێشەی بۆ نمونە ئەڵێ 100 کیلومتر ئەم ڕووداوی کە ڕووداوە لە منەوە دوورە ئەو سایزمۆگرافە. بی ئەڵێ 300 کیلومتر لە منەوە دوورە، سی ئەڵێ 600 کیلومتر لە منەوە دوورە. پێویستە هەر سێ بازنەکە لە خاڵەکە یەک ببڕن. لەکوێ هەر سێ بازنەکە لە خاڵەکە یەکان بڕی ئەو شوێنە ئەبێ بە ئیپیسنتەر، ئەبێ بە چقی بوومە لەرزەکە، ئەبێتە ئەو شوێنی کەوا پچڕانەکە تیا ڕوویداوە، ئەو شوێنی کەوا شۆکە گەورەکە تیا ڕوویداوە. ئەمە سەبارەت بە پیاوانەکردنی شوێنی با بڵێن زەوی لەرزەکە. سەبارەت بە پیاوانەکردنی ئەگە بینە سەرەوەی کەوا پلەی ڕێختەرەکەی کەمێک کاتی ئەوێ بەڕاستی لەبەر کاتەکە ئەتێ هەمووی بەدوایەکە فەرموو. ئێمە کاتێکە بۆ نمونە لە ڕێی ئامێری سایزمۆگرافەکەەوە تەختیتێکمان بۆ ئەخوێندرێتەوە. ئەو تەختیتە با بڵێن پیکی هەیە، بەرزی لوتکەی شەپۆلەکان کامل لە هەمووی بەرزتر بوو ئەوان وەرەگرین بەرزەکەی وەک کاتەکەشی کە پێوترێت SP تایم کە لەسەر تایم سکێلێک دیارەکرێ هەردووکی ئەبین لەسەر پێوەری ڕێختەر دیارەکەن. ئەگەر وێنەمان بۆ بوازنەوە بۆ لەسەر پێوەری ڕێختەرەکە ئەگەر یەک تۆس کۆمپیوتەرەکەش ئاوا لە بکەیت کارێکار بێ زەحمەت تا زیاتر وێنەکان بە ڕوونی بگوازێتەوە فەرموو. وێنەی ڕاست کە سێ ڕاستە هێڵە بەشێکیان ئەلێرە ئەگە بتوانین تەشیری پێ بدەین بەم لەیزەر پۆینتە لێرە کاتێککە ئەم پیکەمان هەیە ئەم بەرزێمان هەیە ئەی خوێنینەوە بۆ نە 20 میلیمە لەسەرم پاشە ڕاستەیەڵە دیارێکی نقطەیەکی کێشین و تایمەکەشی لەسەر پاشە ڕاستەیەڵیان نقطەیەکی کێشی. ئەم دوو نقطەیە بە ڕاستەهێڵێک بەیەک ئەگەێنین لە ناوڕاستە ڕاستەهێڵێکمان هەیە لە چۆن ڕاستەهێڵی بڕی ئەو شوێنە ئەبێتە پلەی ڕێختەرەکەی پێوترێت بۆ نێسا و نمونەیەکە بە خاڵی 5,000 ڕۆژ بە ژمارە 5,000 ڕۆژ واتە بەپێ ئەو داتایی کە وەرماگرتووە ئەو زەوی لەرزەیە بە مەگنیتود یاخود بە پلەی ڕێختەری 5 لەو ناوچەیە ڕوویداوە. ئەمە سەبارەت بە شێوازی پیاوانەکردنەکەی. شێوازی پیاوانەکردنەکەی ئەگەر هەر بگەڕێمەوە سەر پرسیاری یەکەمم کاریگەری لەسەر بینەوە باڵەخانەکان و خاکچی دەبێت. زۆر باشە. تەمان ئێمە کاتێکە باسی کاریگەریەکانەکەین یەکسەر وەمان بەرچاوەکەوێتەوە بیناکان باش دروست ناکرێت. بەڵام کۆمەڵە کێشە هەیە پەیوەندی بە خاکەکە هەیە بەدەر لە بیناکە. ئەگەر سەیرێکی ئەو وێنەیە بکەین و هاوڕێیان بۆمان بوازنەوە چونکە مێ زیاتر بینەران بە وردەکاری لە بابەتەکە تێبگەن. ئەو بینە ئەگە سەیرێکی بکەین سەیرێکی لە ڕووی هەیکەلیەوە هەیکەلێکی دروستە باش دیزاین کراوە باش دروست کراوە بەڵام سەیرەکەی لار بووەتەوە. ئەمە یەکێک لە نمونەکان نمونەیەکی ترمان سەیرێکی بە هەمان شێوەی پێشتر تایوان بوو ئەم نمونیان ئەم دوایی باکووری کوردستانە تورکیاگە سەیرێکی بە هەمان شێوە باڵەخانەکە لە ڕووی هەیکەلیەوە بتەوە و ئەساسەکەشی ئەساسێکی دروستە بەڵام ئەوەی کە هەڵو کەم و کوڕیتایە کۆمەڵە کێشەی جیۆتەکنیکی یەکی لەوانە کە پێوترێت سویل لیکوفەکشن یەکی لەوانە پێوترێت سویل سێتڵمنت کۆلابسینگ سویل ڕەپچە. ئەمانە چین سویل لیکوفەکشن سویل سێتڵمنت هەردووکە ئەگەر بیکەین بە کوردی بەمانای داچوون و داتەپین و نقمبوونی خاک دێ بەڵام لەبەر ئەوەی میکانیزمی ڕوودانی دیاردەکان جیاوازە و ئەکەم مەفهوم و تێگەشتنی ئێمە بۆ دیاردەکان جیاواز بێ. حاڵەتی یەکەن کە پێوترێت سویل لیکوفەکشن ئەگەر بێنە سەر ئەم وێنەیان بریتی لەوەی کە دەبێت خاکت خاکێکی لمی بێ و ئاسی ئەو بەرز بێت ئەنجا هێزێکی جوڵاو هەبێ واتە بەدەر لە هێزی جوڵاو لە هێزی وەستاوە ئەم حاڵەت ڕوونادا. ئەم دیاردەیە کە پێوتێ سویل لیکوفەکشن نقمبوونی خاک کە ئەبێتە هۆی نقمبوونی بیناکەمەوەی پێشتر بینیمان لە حاڵەتێکە جوڵە لەرزەیەک یاخود داینامیک فۆرسێکە بێ کە ئەویش بەهۆی زەوی لەرزەوە دروستە بێ. حاڵەتی دووەمی با بڵێن کە باسمان کرد بەناوی سویل سێتڵمنتەوە ئەم حاڵەتان هەم لە ئەگەری ڕوودانی بوومەلەرزەیە ڕوادات هەم لە ئەگەری نەبوونی بوومەلەرزەشە ڕوادات. ئەمان پێوترێت سویل سێتڵمنت و جۆری خاکەکەشی ئەوی پێشتر گوتمان لمیە ئەمان خاکێکە ئەو جۆرە گڵی کە ئەبێ بە قوڕ ئاوی بەرکەوێ ئەبێ بە قوڕ لەبەر ئەوەی
بۆ نمونە خاکی ئەو کە بە ئینگلیزی کڵی پێوترێت پۆرۆسی پێرمێبڵەتی کەمە کاتێک ئاویتە ئاوکە سەرەتا بەرپرسیارەتی هەڵگرتنی قورسایی بیناکە لە خۆگرێ بەڵام دواتر وردە خۆی لە بەرپرسیارەکە ئەدزێتەوە ئەبێتە هۆی وردە ڕۆچوونی بیناکە بەڵام ئەمە کاتی ئەبێ کاتێک لە حاڵی بوومە لەرزە نەبێ لە ماوەی ساڵێک تا لەوانەیە 10 ساڵی پێویست بێتە ئەم ڕۆچونە ڕووبدا نمونەی پیزا تاوەرمان هەیە بەڵام زەوی لەرزەچیمان بۆکە ئەم کاتەمان بۆ کەمە کاتەوە ڕەنگە لە ماوەی ڕوودانی شۆکە گەورەکە یاخود 1-2 ڕۆژ دوای ئەوە ئەو داچون و ڕۆچونە ڕوو بدات یەک دوو حاڵەتیشمان هەیە گەورە بێت باسی ئەوەشەکەین پێش دروستکردنی ئەم بینا و باڵەخانەیە لەسەر ئەم شێوازی زەویە دەکرێت بە دوواداچوون و دەستنیشانکردنی ئەم جۆرە زەویە هەبێت کە ئەمە خاکەکەی ڕۆ دەچێت لە کوردەواریە پێی دەوترێت زەوی کوشت و کاڵی شتێکی وایە کە بینا و باڵەخانی لەسەر بنیاد بنرێ زووتر ڕۆ دەچێت زووتر داتەتەپێت بۆیە پێویستە لەسەر ئەم خاکە بینا و باڵەخانە بە تایبەتتر نهۆمی بەرز دروست نەکرێت ئاماژەت بە خاڵێکی گرنگ کرد لە ماوەی ڕابردوودا گرنگی بەم بابەتە نەدراوە ئێمە سێ با بڵێن ئەگەر لەم قەزەیە سێ بابەت بەشداریەکە ئینجینێرینگ جیۆلۆجی جیۆتەکنیکەڵ ئینجینێرینگ و ستراکچەرال ئینجینێرینگ engineering geotechnical engineering ربطێکە لە نێوان structural engineering یاخود civil engineering و geological engineering ئەکۆڵێتەوە لە بنەماکانی خاک بەگشتی و بنەماکانی زانستی زەویناسی کەوا بابستەیە بە پرۆژە ئەندازیارەکانەوە لە ماوەی ڕابردوودا زۆر گرنگی بەلایانی ئەندازیاری جیۆتەکنیکی نەدراوە بەڵام لە ئێستادا هیچ پرۆژێک تێپەڕ نابێ بەبێ راپۆرتی جیۆتەکنیکی واتە ئەندازیاری جیۆتەکنیک یاخود ڕاوێژکاری جیۆتەکنیک لەلایەن ئەوەوە ئەو راپۆرتی کە پێشکەش ئەکرێ واژوو ئەکرێت و هەموو ئەو فحوساتانی کە پێویستە بۆ شوێنێک بۆ موقعێک کە پرۆژێکی لێ دروست بکرێت پێویستە ئاماژەی پێ بدرێت و لێکۆڵنەوەی وردی بۆ بکرێت ئەویت لە ڕێگەی تێست و باڵێن فحوساتی تاقیگەیەوە و لە ڕێگەی فحوساتی حەقلیەوە بۆ نمونە فحوساتی حەقلی ئامێرێکمان هەیە SPT پێوتێ ستاندرد پێنتریشن تێست کە داتایەکی باشمان ئەداتێت لەوەی کە جۆری خاکەمان دیاری بکەن طبعا بەپێی سیستەمی عراقی یاخود بۆ نمونە ئیراکی سایزمیک کۆدی عراقی خاکی عراقی بەگشتی تەصنیف کردو بە 6 بەشەوە پلی A B C D E F ئەکە ئەوەی کە بەڕێز باس کرد خاکی کشت و کاڵیە بە هیچ شێوەیەک دەست نادە بۆی کە بینا و پرۆژەی لەسەر بکەیت ئەم چوار پۆلەی تر ئەو چینە خاکە بەردانن کە زۆر بەردی ڕق و پتەون بی ئەو چینە خاکە بەردانن کە ڕق و پتەویان مامناوەندا سی ئەو چینە خاکانن کە بەردی نەرمن یاخود خۆڵی بەهێزن و دی ئەو خاکانن کە خاکێکی لاواز و بەهێزن ئەکرێ بینان لەسەر بکرێ بە مەرجێک چاکردن و پتەوکردنی بۆ بکرێت کە پێوتێت سۆڵ ئیمپروڤمنت بەڵێ کەواتە دەکرێت بڵێن تەواوی ئەو بینا و باڵەخانە یاخود بەشێک لەو بینا و باڵەخانانی لە هەرمی کوردستانە هەیە بۆ پێوەرانەیە تێپەڕبوون بەم دوایانە من بزەبت نازانم وەکو کات بۆ نمونە لە ساڵی 2002 ئەم با بڵێن بەڵام بە شێوەیەکی گشتی بەم دوایانە هەموو ئەو بینانی کەوا دروست ئەکرێ راپۆرتی جیۆتەکنیکی هەیە بەم فلتەرانە تێپەڕ ئەبێت ئەوە بۆکو کۆد داوامان لێکە بوو بینانی کە بەرزە بەپی کۆدی ASCE ئەمریکان سۆسایتی فۆر سیڤیل ئینجینێرینگ پێویستە لانی کەم 30 مەتر قوڵی ئەو زەویە فحوسات بکرێت فحص بکرێت و بپشکێنرێ بۆی بزانین هیچ بۆشایی و کەلەبەر و کەلێنێک لەناو زەویەکەیان نییە هیچ پۆرۆستی و هیچ تەبەقاتێکی لاواز و زەعیفمان نییە ئەگەر هەبێ ئەبێ چارەسەر بکرێتەوە ڕێگەکان چارەسەرکردنی زۆر ئەگەر ویستان بتوانین باسی بکەین بەڵێ کاکرێکار وڵای کاتی بەرنامەکە بەداوای لێبوردنەوەکەمە بەڵام یەک شتوەکو کۆتا پرسیار لەگەڵ ڕوودانی بوومە لەرزەکان لە باکووری کوردستان و ئەم دوجارە ئەمانەی کە لە خۆرئاوای کوردستان ڕوویدا کاریگەریەکی زۆر یاخود ترس و دڵاوکێکی زۆر لینەنە و هاوڵاتیانی هەرمی کوردستانیش دروست کرد بۆ نمونە هەر ئەم بوومە لەرزەی ئەم شەوە کە زۆرێک لە هاوڵاتیان چوونە دەرەوەی ماڵەکانیان ئەگەر کاتەکەشی کەم بووبێت دەکرێت بڵێن ئەگەر بوومە لەرزە لە هەرمی کوردستان ڕوو بدات کاریگەریەکی چی دەبێت زۆر باشە طبعا بەداخەوە کوردستانی گەورە ڕاستەوخۆ لەسەر هێڵی زەوی لەرزەیە بەڵام مەترسیدارە ئەو هێڵە بەڵێ کوردستانی گەورە کە بە ناوچەی سنووری عێراق ئێرانە ڕۆژهەڵاتە تی ئەپەڕێت تاوەکو ئەچێتەوە باکوور و ڕۆژهەڵاتی ڕۆژئاوای کوردستان ئەوەی کەوا بینیما و کارەساتی کە لێوە ڕوویدا بۆ کێشەی هەیە ئەمەش بۆ ترساندنی خەڵک نییە بەڵکو بۆیە لانی حکومی و لانی پەیوەنددار زیاتر بە بابەت و بە کۆدەکانە بچنەوە و ڕێنمایەکانی ڕێنمایی بەردەوام بەپێی ئەو زەوی لەرزانی کە ڕۆدەن دەربکەن چۆن کاتێک ماڵین ناوچەی هێڵی سوورە ناوچەی هێڵی سوور هێڵێکی ڕاست نیە بەڵکو بریتە لە زۆنێک ئەگەر ناوچەیەک بۆ نمونە بەپێی ڕابردوو بەپێی مێژوو لە پلەی حەوت بەرەوسەری تا ڕوویدا بوو وەکەوەی کە ئێستا لە باکووری کوردستان ڕوویداوە ئەو ناوچەیە 15 کیلۆمەتر بەم لای و 15 کیلۆمەتر بەو لای کاکات پانایی 30 کیلۆمەتر بە درێژایی ئەو شکاوی کە دروست بووە نابێت هیچ پرۆژێکی ئەندازیاری تا دروست بکرێت لەبەر ئەوەی تووشی گراوند ڕەبچە ئەپێگەوە بابەتەکەمان زۆرە بەڵام ئەوەی کاتمان کەمە گراوند ڕەبچەش واتە پچڕانی زەوی هیچ حەلیشی نییە پچڕانی زەوی لێک دوورکەوتنەوەی تەبەقاتەکانی زەویە بە قوڵای 2 مەتر و 3-4 مەتر پانی لەبەر ئەوە
ئەکرێت لە زۆنەکان دوور بکەونەوە وەکو پرۆژەی استراتیژی بۆنە دروستکردنی بەنداوی گەورە کە کارگەری زۆر گەورەترە لە دروستکردنی بینایەک ئەڕۆخێ بەڵام ئەگەر بۆنە بەندایەک بڕۆخێ شارێکدا ئاپۆشێ ئەگەر بێت و ناوچەی زۆنی سوور پلەی 6 تا ڕوودابوو 6 بەرەو خواری تا ڕوودابوو ئەکرێت 10 کیلومتر بەلای ڕاستە و 10 کیلومتر بەلای چەپێکا کاتە پانایی 20 کیلومتر ئەو لەو زۆنە دوور بکرێت و پرۆژەی ئەندازیاری دروست نەکرێت و لە زۆنەکانی تر ئێمە کە وەکو هەرێمی کوردستان بەرکەوتەی زۆنی دووەمین بە پلەی با بڵێن 5 تا 6.5 ناگاتە لە هەرێمی کوردستان ناگاتە پلەی حەوت و بە خۆشحاڵیەوە ئەوەی کەوا ئێستا هەیە دیزاینەرەکان دیزاین ئەکەوەر لە راپۆرتە جیۆتەکنیکانیش ئێمە ئاماژە بەوا دەینکەوە تا پلەی نزیکی حەوت حسابی بۆ ئەکرێ کە ئێمە ئەوەش ڕاست بکەمەوە لە با بڵێن دیزاینکردنی ئەندازیاریە ئێمە پلەی ڕێختەر داخلی حساباتەکانمان نابێت بەڵکو پلەیە کە ئینتنسیتەکەی پێشتر باسمان کرد پێوتر سپێکترال ڕسپۆنس ئەکسلەرێشن ئەویان داخل ئەبێ کە بریتە لە 0.7 گرافیتی زەوی کە تقریبا یەکسانە بە حەوت پلەی ڕێختەری مەگنیتیودی پلەی ڕێختەر بۆیە ئێمە نەکو بەڵێن تریس دروست بکەین بەڵکو ئەتوانین بڵێن پێویستە بیناکانمان هەیکەلەکانمان پرۆژەکانمان زیاتر بەرەو بڕواکە بۆ مقاوماتی زەوی لەرزە دروست بکرێت کە پێوتر رزستانس و ئێرثکویک ئەگەر ئەومان کرد ئەو کاتە زیاتر سەلامەتە بین هەم لە ڕووی مرۆییەوە با بڵێن سەرچاوە مرۆیەکانمان پە سەلامەتە بێ هەم لە ڕووی ئابووریەوە زەرری ئابووری کەمانە بێ ئێمە ناتوانین ڕێگری لە 100% با بڵێن زەوی لەرزە بگرین بەڵام ئەتوانین کاریگەریەکانیان کەم بکەینەوە. زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زۆر سپاس بۆ بەڕێزکرێکار حەمەخەری بێدەری مامۆستای زانکۆ سپاس بۆ ڕوونکردنەوەکان بەیواین کە هەموو هاوڵاتیان پارێزراون.